کاردانەوەکان لەبارەی 400 ملیارەکە بەردەوامن. پرسەکە گەیشتە میدیا جیهانیەکان. پارلەمانتارێکی عێراقیش دەڵێت 400 ملیارەکە خورا. دوایەوەی هاشتاگی 400 ملیارەکە کووە، تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی پرسەکە گەیشتە میدیا جیهانیەکان. لەو چوارچێوەیەشدا سایتی رووسیا تودەی عەرەبی بڵاوی کردەوە. هاشتاگی 400 ملیارەکە کووە تۆڕی کۆمەڵایەتی تەنی. حکوومەت لە ژێر فشاری کەمپینەکەدا لە ڕێگەی وەزارەتی داراییەوە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. لەبارەی ڕێکەوتنی هەرێم و بەغداش لەسەر دۆسیەی موچە، سایتەکە بڵاوی کردەوە حکوومەتی هەرێم لە بەرامبەر ڕادەستکردنی نەوت و نیوەی داهاتی ناوخۆ مانگانە داوای 600 ملیار دینار لە بەغداد دەکات. بەغداش بەمە قایل نییە. پێشبینیەکان بۆ ئەوە دەچن 2000 هەردوو لەسەر 500 ملیار دیناری مانگانە ڕێک بکەون. پارلەمانتارێکی کوردیش لە پەرلەمانی عێراق ئاماژە بۆ دەکات پرۆژەیەکیان ئامادە کردووە تا موچەی فەرمانبەرانی هەرێم بچێتە سەر بەغدا و هەر فەرمانبەرێک حیسابێکی بانکی بۆ بکرێتەوە. ڕێبوارکەریم ئەندامی پەرلەمانی عێراق بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە بڕوای بەو ڕوونکردنەوانەی حکوومەتی هەرێم لەبارەی 400 ملیارەکە نییە، پارەکە خورا و تاڵان کراوە. لایخۆشیەوە سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان دەڵێت حکوومەتێک لە مانگی 6 بڵێ بە قەرز موچەی مانگ یەکم لە مانگی 5دا بەش کردووە و لە 400 ملیارەکەی بەغدا کە بۆ موچەی مانگی 4 نێردراوە قەرزەکەم داوەتەوە، ئەمە ئیفلاس و شکست نەبێت چییە؟ سۆران عومەر ئەوەش دەخاتە ڕوو جگە لەم حیزبانە، جگە لەم میلەتە هیچ زیندەوەر و مەخلوق و پارتێکی سیاسی لەسەرم زەویە نییە بەوەها حکوومەت و ئیدارە و بەڕێوەبردنێک ڕازی ببێت. ئەو کات لە سەروبەندی خراپی دۆخی خەڵک و دابەژنەکردنی 400 ملیارەکەی بەغدا ناکۆچیەکانی ناو پارتی قوڵ بوونەتەوە. ڕۆژنامەنووسێکی نزیک لە نێچیرەڤان بارزانی باز لەوە دەکات سەرۆکی حکوومەت بۆ خۆی ناوێرێت بۆ بەغدا بچێت، قوبە تاڵەبانی دەنێرێت. ڕێبوارکەریم وەلی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی لە کوردستان حکوومەت نەگۆڕاوە، ڕژێم گۆڕاوە، بۆیە کە ئینقیلابت کرد چاوەڕێی ئینقیلابیش بکە. ئەو ڕۆژنامەنووسە ئەوەش دەڵێت دڵنیا بن ئەگەر پارتی حکومڕانی ئەولێر و دۆکی بۆ خۆی تاپۆ کردبێت و یەکێتیش معارەزەبوونی سلێمانی و گەرمیان، ئەوە هەردووکیان لە دەستیان دەردەچێ، ئەوەی ئەم جارە دێتە سەر جادا خەڵکە. دابەژنەکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێم، سەرەڕای ناردنی 400 ملیارەکەی بەغدا نیگەرانی و تووڕەییەکی گەورەی لە ناو خەڵکدا دروست کردووە. وێ ڕایڕوونکردنەوەی وەزارەتی دارایی کە باز لەوە دەکات لە 400 ملیارەکە 165 ملیاریان داوەتەوە بە قەرز، بەڵام هێشتا تووڕەیی شەقام بەردەوامە و متمانەیان بە ڕوونکردنەوەکە نییە.